ئەم پزیشکانە لەگەڵ بستۆن لە کۆنفرانسێکی زیندوی ڤیدیۆییدان لەگەڵ هاوکارەکانیاندا لە ئەفریقا کە بۆ ئازمایش و دەقیکردنەوەی پیاوێک ڕۆشتون تووشی نەخۆشیەکی بەدەگمەن بووە. نەخۆشی نوێی هەمیشە لە سەرانسەری جیهان سەر هەڵدەدات و زۆر جار وا دەرکەوتووە جۆرێک لە نەخۆشیەک بن کە تازە ناسراوە. بەڵام بۆ ئەوەی دڵنیا بێت نمونەیەک لە ڤیرۆسەکەەوە یاخود بەکتریاکە کە لەو بەڕواایدان هۆی نەخۆشیەکە بێت بۆ گاڵدەستن ڕەوانە دەکرێتەوە. دیەن بۆ ئەم ساختەمانە 32,000 مەتری چوارچووکە ئازمایشگای نیشتمانی گاڵبستان لە بەشی پزیشکی زانکۆی تەکساس. جەملێ دووک جێگەری بەڕێوەبەری ئازمایشگایە دەڵێ ئامادەن بۆ هەر شتێک. ئەندامانی بەشەکەمان کەسانی پسپۆڕن لە چەندان نەخۆشی جیاوازدا لەوانە دەرمی ڕەشانەوە ئەنتراکس نەخۆشیەکانی ڤایرۆسی وەک ئەنفلۆنزا و هەروەها و نەخۆشیانی کەمتر باون وەک تای ڤایرۆسی و هەروەها خوێن لێهاتن. ئازمایشگای گاڵبستن خاوەنی کۆمەڵێک لە هەرە میکرۆبەکانە کە هۆی نەخۆشیەکەیەوە لەگەڵ هاوکارانی تردا لە سەرانسەری جیهانەوە کار دەکات بۆ دەستنیشانکردنی و لێکۆڵێنەوەی نەخۆشیە نوێیەکان. ئەگەر ئێمە نەزانین ئەو زیندەوەرە چییە ئەو کاتە دەست بە نیشانکردنی دەکەین ئەوەش لە ڕێگەی تێڕوانینی پێکهاتەی وردیلەکانی بۆ ئەوەی زنجیرەی پێکهاتەی ڤایرۆسەکە یان بەکتریاکە دەستنیشان بکەین. ئەگەر هاتوو میکرۆبێک بۆ هۆی کوشتنی کەسێک و ناکرێت دەمەوە دەستنیشان بکرێت ئەوە دەبرێت بوو بەرزترین ئاسایش کە شوێنێکە لە ساختەمانەکانی تر جیاکراوەتەوە کە کرێکاران جۆرە جلێکی پلاستیکی پڕ لە با بەکاردێنن پێدەوەتری جلی واڵایی. یەکێک لە هەر گەرنگەکانی ئازمایشەکە ئەوەیە بە زووی دەستنیشانکردن و دۆزینەوەی دەرمانێک بۆ هەر شتێکی بیۆلۆژیک کە لەوانەیە لە هێرشێکی تیرۆریستە بەکار بێت. جملە دووک دەڵێ لێکۆڵێران هەمان پرۆسە بەکاردێنن. ئێمە بە تەواوی هەمان شارەزایی و تاقیکردنەکان و هەمان ئامانج لە کارکردن لەمەڕ مادەکانی بایۆلۆژی تێرۆریزم بەکاردێنین هەر وەک چۆن بۆ حاڵەتی ڕوودانی هەڕەشەکانی نەخۆشی درمی سروشتی بەکاردێنین. ئەو لە کۆتاییدا دەڵێی کارەکە ئەوەیە باشترکردنەوەی لێکۆڕێنەوەکان و دەستنیشانکردن و دۆزینەوەی باشترین تیماریکردن و بەدیهێنانی پیاوانەکان بۆ ڕێگرتن لە نەخۆشی تر. ئەوە راپۆرتی پێوە لە بەشی کوردی ڕادیۆ دەنگی ئەمریکا.